یەکێک لەو کێشانەی کە لە 16 ئۆکتۆبەر باڵپەسێدراوی لە کەرکووک ماوەتەوە دیاریکردنی پارێزگارێکە بۆ کەرکووک کە بە بڕای لایەنە سیاسیەکانی شارەکە پڕکردنەوەی و پۆستە لەم قۆناغەدا لە بەرژەوەندی کورد دەبێت. ئەم بۆشاییە ئیستیغلال کراوە لایەن عەرەب و لەلایەنەتەوەکانی ترەوە، بۆ ئێمە بە زووترین کات هەوڵ بدەین پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دابدرێ و ئەنجومەنی پارێزگار ڕێککەون بە زووترین کات دەستێ بکەن بتوانین ئێمە ئەم بۆشایە نێڵین، چونکە لە ئەنجامدا وایە ئەم سیاسەتە سوپیان ساڵی حەزبی بەعەس کە فکرەی شۆفێنی لە وڵاتە بڵاو کردێتەوە و کەرکووک بۆتە قوربانی ئەم فکرە شۆفێنی، بۆی لە ئێستادا ئەمە وا ئەبین دووبارە ئەبێتەوە ئەم سیاست تعریبە دووبارە ئەگەر وا بڕوا بەڕاستی کەرکووکمان دەسەچێت، بۆیە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەنە سیاسیەکان بە هەموو دڵسۆزانی کورد لە کەرکووک لە هەموو کوردستان بتوانین ئەم بۆشایە پڕکەینەوە پارێزگارێک دابنین بۆ ئەوەی بتوانین لە ئەنجامدا ڕێگا لەم حرەکە شۆفێنی عەرەبیە و ئەم ئەوانەی کەرکووک ناسنامەکەی بسڕنەوە ئێمە ڕێگری لەوە بگرین کە بەڕاستی کورد لە کەرکووک خۆی بسەرمێنێت دووبارە. پارتی دیموکراتی کوردستان داوای یەکلیستی ئەکات یان یەکلیستی بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە بۆ پەرلەمانی عێراقیش کە تۆ ئێستا داوای یەکلیستیەکەی، بەڵام ئێستا شتێکی زۆر گرنگ لەوەیە ئێمە ئێستا پارێزگار لە دەستی خۆمانە، بەڵام ئێستا بەداخەوە لەبەر ڕێنەکەوتنێکی سیاسی یا لەبەر چەند تمۆحێکی حزبی و نەهات نەخوارەوە لە هەندێ تەنازول نەکردن بۆ بەرژەوەندیە گشتی و نیشتمانیەکان تۆ ئێستا نایەی ڕێبکەوی لەسەرەوەی پارێزگارێک دابنین لە کەرکووکا کە کورد بێت و ئەم شاڵاوی تعریبەی کە ئێستا دەسی پێ کردووە ئێمە بتوانین دیسانەوە خۆمان ڕێک بخەینەوە پاشەکشەیە بەم شاڵاوەش بکەین کە بۆ سەرمان هاتووە. ئێمە ئەگەر لە هەڵبژاردننی داهاتووشە خۆ ئەگەر هەڵبژاردن بکرێت و بە یەک لیستیش دابەزین هەر بۆ چییە؟ هەر بۆ بردنەوەی پارێزگار و زۆرینە نیە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە. ئێمە ئێستا پارێزگارەکە لە دەستی خۆمانە داینانین، ئەی باشە هەڵبژاردنێکیش بکەین خۆ ڕەنگە هەر ڕێ نەکەوین لەسەر دانانی پارێزگار. و لێپرساوێکی باڵایەکێتی شای دەگەیەنێت پرسی پڕکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک هەڵواستەی لەسەر کراوە و ڕاشی دەگەیەنێت وەکو یەکێتی کاندیدیان بۆ پۆستە دیاری کردووە. قەرارە لەم ڕۆژانە برادرانی پارتی لق بە بڕیار و دەسەڵات و بێن لەگەر ئێمە دابنیشن بۆی یەکلای بکەینەوە، ئەمە بۆ کەرکووک و داهاتووی کەرکووک گرینگە، بەڵام من جارێک کە بەڕاستی تاکی دەکەمەوە دەبێ سەرکردایەتی سیاسی کورلایەنەکان ئەو تەجاوزاتە ئەو خروقاتانەی لە کەرکووک لە دووز لە دبست لە شوێنانە دەکرێت ئەگەر دۆخەکەی ئێستا بەو شێوەیە بەردەوام بێت دەبێت کورد بڕیارێکی خۆی هەبێ ناکرێت ئەگەر هەڵەمان کردبێ هەڵەی سیاسیانەوە، بەڵام خۆ بازەکەی نازان زۆر شتەیە دراوە بوونی پارێزگارێکی کورد ئەگەر بە خۆت یەکێک لە کەناڵە بەڕێزەکەیەوە من داوام کرد کە لیستی برایەتی زۆرینەیە هیچ کەس لایەنێک ناتوانێت ڕێگری لە لیستی برایەتی بکە ئەم پۆستە پڕکەینەوە بەداخەوە ئەوە نەکراوی وادارم بە زووترین کاتەمە بکرێت. لە دوای ڕۆژەکانی 16 ئۆکتۆبەرەوە یەکێتی وەک لایەنێکی سیاسی شاری کەرکووکی بەجێنێشتووە و لەگەڵ خەڵکی شارەکەدا ماوەتەوە و هەر لە سەرەتا شەوەیەکێتی کاندیدی خۆی بۆ پۆستی پارێزگار دیاری کردووە کاویش ڕزگار عەلیە و ساختکردنەوەیان پرسەش لە قۆناغی ئێستادا لە چاوەڕوانی کۆبوونەوەیەکدایە کە لە ئایندەیەکی نزیکدا بڕیارە لە نێوان یەکێتی و پارتی ئەنجام بدرێت. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن یەکریزی نیشتیمانی کاتێ دروست دەبێ بۆ پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان هەموو لایەنە سیاسیەکان هاوکار و هەماهەنگ بن و پڕکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووکیش کە پشکی یەکێتیە بە پێویستیەکی ئەم قۆناغا ژمار دەکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.